ئازیزان خۆشەویستەکان، یەکێ لەو دیاردەنا شیرینانە یا لەو شتانەی کە بێتە مایەی کارەسات بۆ مرۆڤەکان ئەوەیە کە خەڵکی زیاد لە حەدی خۆی زەخم کەی، یعنی بە کوردیەکەی تقریبان توانی بڵێ شەخص پەرستی. ئینسانی مسلمان ئەگەر ئەمە لە هەر چینێک و قەومێکی ترا هەبێ نابێ لە ناو مسلمانان نابێ. ئێمە دینەکەمان وا فێری کردین خواپەرست بین نەک شەخص پەرست. هیچ کەسێک نابێ گەورە بکەیتەوە، لە سنووری خۆی نابێ دەریکەی. هەر کەسێک زانیت لە هەر بابەتێک لە بابەتەکانە لە سنووری خۆی دەرت کردووە، یعنی ئەوە بزانێتەوە تووشی هەڵەیەکی زۆر گەورە بووی، نزیک ئەبیتەوە لە شەریک قەراردان بۆ خۆی پەروەردگار. ئەگەر کەسێک زیاد لە حەدی خۆی خۆشت بوێ و ئەو کەسە خوا ئیزنی نەدابێ ئەو خۆشەویستیە بەو حەدە گەورەیە بۆ ئەو بێ، بەڕاستی ئەوە ئەبێتە مای ئەوەی کەوا بەگوێ ئەو کەسە ئەەکەی لە هەموو شتێکە، حتا جاری وا هەیە هەڵەی گەورەش ئەکا تۆ هەر دیفاعی لەکەی، تۆ بەرگری لەکەی. ئیتر ئەو کەسانە جاری وا هەیە سەرکردەیەکن، یعنی سەرکردەی حزبێکن، سەرکردەی وڵاتێکە، جاری وا هەیە ئەو کەسانە عالمێکە، زانایەکە. یعنی هەر کەسێک من ئەڵێم ئەوەی کە ئەیڵێم مەبەستم کەسێکی دیاریکراو نییە، یا مەبەستم چینێکی دیاریکراو نییە، مەبەستم ئەوەیە کە تۆ دائیمەن بەو چاوە سەیری مرۆڤەکان کە ئەمە مرۆڤە، قابلە هەڵە بکە، قابلە لابدا لە ڕێگا، قابلە یعنی پەشیمان ببێتەوە لەو بەرنامەی کە ئێستا لە سەرێتی و ئەوەی تۆش تووشی سەدمەنەی دائیمە شتەکان بە مامناوەند وەریگرە، یعنی بەوەسەط خۆشەویستیت بۆ خەڵکی با وەسەط بێ. بەیانی ئەو کەسە ئەگەر بەردەوام بوو لەسەر ئەو ڕێبازەی کە هەیە حتا ئەو ڕۆژە ئەمرێ ئەوە الحەمدولله و دوعای خێری بۆکەین و تو زیادە دەڕەویت نەکردو و شتێکت نەکردو خوا لە خۆت بڕەنجێنی. ئەی ئەگەر ئەو کەسە لایدا لە ڕێگا تۆ هەر حساباتی ئەوەت کردووە، وەک مرۆڤ تەماشات کردووە، بۆیە تووشی هەڵە نایەی، ئەو کاتە زۆریش خەفەت ناخۆی. یعنی هەنێ کەسێ لە دوای خەڵکانێک کە لا ئەدەن یا هەڵەگەڕێنەوە ئەم ئیتر تەواو هەموو شتێک لە دەسەدا وەرەی ئەڕۆخێ، سقەی بە کەس نامێنێ، متمانەی بە هیچ سەرکردەیەک و بە هیچ زانایەکی تر نامێنێ، ئەڵێ مادام ئەو هەڵگەڕایەوە ئەتر تەواو تر چاک نەما تەواو وان نییە. تۆ زیادە ڕەویت کرد، تۆ لە سنووری خۆی فلانە کەست لە سنوور خۆی زیاد دەرکرد، لە حەدی خۆی زیاد دەرت کرد، جگە لە خوا و جگە لە پێغەمبەرەکان کە معسوومن لەلایەنی خواوە. هەموو مرۆڤەکان قابلن بەوەی بگۆڕێن، قابلن بەوەی کەوا لە ژیانیانە شتەکان ئێستا لەسەر ئەم ڕێگایە بەم شێوە ئەچێ سبەی لەوانەیە عەکسەوە ببێتەوە. بینیمانە جاری وا هەیە من لە ژیانی خۆمان لە ماوەی چەند ساڵێکە کەسانم بینیە چەند جار شتەکان بەرنامەکانی ژیانیان گۆڕیوە، جاری ئاوا بۆ دوای ئەوە لایداوەتەوە، ئاوا ئەنجا هەم گەڕاوەتەوە ئاوا. ئەمە ئەگەر لەبەر خاتر خوا بێ کە هەڵەیەک لە خۆیان ببینێ و بگەڕێتەوە ئەوە چاکە. هەندێک لە زانایانی ئیسلام جاری وا هەبووە لەسەر بابەتێک کە بابەتەکە قابلی یعنی ئیجتیهاد بووە، بۆ چوونێکی هەبوو، دوای ماوەیە بۆی دەرکەوتو ئەو بۆ چوونەی غەڵەتە بۆی گەڕاوەتەوە لێی، دوای ماوەیەکی تر حتا کتێبێکی لەسەر خۆی نووسیوە، دوای ماوەیەکی تر بۆی دەرکەوتووە ڕای دووەمی غەڵەتە، هەم گەڕاوەتە سەر ڕایەکە. ئەمە قەینا لە دینە ئەم شتە ئاساییە، زانایانمان ئەمەیان کردووە. ئیمامی شافعی جاری وا هەبووە لە بەغاوە کە ڕۆیشتۆتە میسر لە هەموو فتاواکانی تەنها چەند فتوایەک نەبێ یعنی پەشیمان بۆتەوە، فتوای تری داوە و ئەمە لە ناو زانایانە معلومە، شتێکی معلومە و معروفە. بەڵام ئەمە لە سەرکردەکانە زۆر خەتەرە، سەرکردەیە جاری وا هەیە خەڵکێکی زۆر شوێنی کەوتووە لە یەک ناکایە کابرا هەڵەگەڕێتەوە و عەکسە بێتەوە، ئەوە ئیتر زۆر خەتەرە. لە ڕاستیە ئومێدت بۆ نایەڵێ، بەڵام ئەگەر تۆ وەکو مرۆڤ تەماشات کردبێ دوای تووشی مفاجئە نایی، تووشی سەدمە نایی، ئاساییە لەلات کابرا ئەگەڕێتەوە مادام تۆ ئەو ڕێگایە بەڕاستە زانی کە ئەو لەسەری بووە ئەتیادی بە ئەو هەڵگەڕێتەوە. چەندەها خەڵکمان بینی هەڵگەڕانەوە، بەڵام چونکە ئەو خەڵکە وەکو سنوورێکیان بۆی دانابوو بۆیە ئەتیادی ئەو خەڵکە لەسەر ڕێبازەکە بەردەوام بە ئەوش هەڵگەڕێتەوە. بەڵام خەڵکی ترمان بینی کە هەڵگەڕاوە، خەڵکێکی زۆری لەگەڵ خۆی هەڵگەڕانەوە لەسەر ڕێگای ڕاستیش هەڵگەڕاوە، خەڵکێکی زۆر بەدوایە هەڵگەڕانەوە چونکە کابرا زیاد لە حەد خۆشیویستووە بۆیە هەڵگەڕایەوە لەگەڵیان. لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم حادیثەیەک بۆم شێوە ڕوویدا، پێغەمبەر و مسلمانان چون بۆ غەزای ئوحود، سوپای ئیسلام تقریبا نزیکەی 950 کەس بوو کە چوو بۆ ڕوبەڕووبوونەوەی 3000 کەس لە مشریکەکان. بەڵام لە ڕێگا عەبدوڵای کوڕی ئوبەی کە سەرکردەیەکی گەورەی منافقەکان بوو، لە ڕێگا کاتێک کە نزیک بووەوە ڕوبەڕووبوونەوە مواجهە و ڕوبەڕووبوونەوە ڕوو بدە، ئەلەو حاڵەتان کە هەموو شتێک خەریک بوو یەکرا بوویەوە،
عەبدوڵڵا هەڵگەڕایەوە و گەڕایەوە بۆ مەدینە و پشتی پێغەمبەری بەردا لەگەڵ یان نزیکەی 300 کەس هەڵگەڕایەوە. لا حول ولا قوة إلا بالله. مەداخەوە 300 کەس، چونکە بە چاوێکی گەورە زیاد لە حەد تەماشای عەبدوڵڵایان نەکرد بۆیە ئەوە ڕوویدا. هەر لە زمانی دوای وەفاتی پێغەمبەری صلی الله عليه وسلم زۆرێک لەوانەی کە مسلمان بوون لە عەرەبەکان هەڵگەڕانەوە، تەنها خەڵکی مەکە و مەدینە و طائفمان لەسەر ئیسلام، زۆر خەڵک سەرکردەکانیان کە ڕئیس عەشرەتەکانیان هەڵەگەڕایەوە ئەوانش هەڵەگەڕانەوە بەداخەوە، چونکە ئەوان خۆشەویستیان بۆ ئەو سەرکردانە زیاد لە حەد بوو، زیاد لە سنوور بوو. جا ئاگاتان لە خۆتان بێ خەڵک زیاد لە سنووری خۆی دەرمەکەن، هەموو کەسێک وەکو خۆی تەماشا بکرێ. ئەمڕۆ لە ناو ئیسلامیەکانیشە لە ناو مسلمانانیشە بەداخەوە ئەبینی خەڵکانێک زیاد لە حەد گەورە ئەکرێنەوە، زیاد لە حەد گەورە ئەکرێنەوە، هەوەش ئەکرێ هەر وەسفیانەکەن، هەر دیفاعیان لێ ئەکەن، زیاد لە حەد کوڕەکە و مرۆڤێکە هەڵەی کرد بڵێ هەڵەی کردووە تەواو، لە هەڵەکە شوێنی ناکەون تەواو. یعنی ئێمە قورئان و سنەتی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم، هەر کەسێ ئەمە میزان ئەمە ترازووە، هەر کەسێ لەو ڕێبازە لایدا ئیتر ئێمەش لەگەڵا لا نەدەین. خۆی گەورە بخاتە ناو جوانەکانی خۆی لە ڕێگا لەمان نەدا.